بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ئەنجامی بەرایی لە سەدا 94 دەنگەکانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی ڕاگەاند. ئێمە لە بەرنامەی ئەمڕۆ شیکردنەوەیەک بۆ ئەنجامی هەڵبژاردنەکان لەسەر ئاستی عێراق لەسەر ئاستی ناوچە کوردستانەکانی دەرەوەی دارەهێرێم و تایبەت لەسەر پارێزگای کەرکووک و لێکەوتەکانی ئەنجامەکانیش دەکەین. بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە لە ستۆدیۆ میوانداری بەڕێز هاوڕێ تۆفیق پسپۆری بواری هەڵبژاردنمان کردووە، هەروە لە هاولێریشەوە بەڕێز دکتۆر عوسمان عەلی سەرۆکی سەنتەری تاسک بە هۆزیر و لێکۆڵینەوەی استراتیژی لەگەڵمان دەبێت. سوپاسی ئامادەبوونتان دەکەین. کاک هاوڕێ بەخێر بێت. سوپاسی ئامادەبوون دەکەین. ئەگەر سەرەتا لە ئەنجامەکە و دەست پێ لە ڕێژەی بەشداریەکە لە 41 ڕێژێکی کەمە چۆنە کە کۆمیسیۆن ڕایگەاندووە؟ بێگومان ئەمە ڕێژەی گشتی هەموو پارێزگاکانە، بەڵام لە پارێزگای بۆ پارێزگایشی کە جیاوازە وەک ئاشکرایە زۆرترین ڕێژە لە کەرکووکە، پاشان لە ناوچەکانی ناوەڕاستی عێراق شارە سونیەکان هەم ڕێژەی بەشداری باشترە، بەڵکو ئەوەی کە ڕێژەیەکی زۆر کەمە لە شارەکانی باشووری عێراقا کە ئەمە هەروەها بەغدای پایتەخت کە لە هەموو هەڵبژاردنێکە ئەم دیاردەیە دووبارە بێتەوە. ئەو پارێزگایانەی سونەکان لەبەرەوەی کە لە ماوەی ڕابردوو کەوتبوونە ژێردەستی چەتەکانی داعش و ئێستاکە ناوچەکان ئاوەدان بۆ و کێبڕکێ هەیە لە نێوان لایەنە سونیەکان دەربارەی سەرکردایەتیکردنی ئیداری و سیاسی شارەکە بۆی ڕێژەی بەشداری زۆرە. هەمیشە ئەگەر کێبڕکێکی تون هەبێ بەشداری زۆرە، کاتی خۆی بزوتنەوەی گۆڕان ڕکابەرێکی بەهێز بوو لە بەردەم لایەنەکانی تر ڕێژەی بەشداری زۆر بوو. بەڵام لە شارەکانی باشووری عێراق خەڵک زۆر باوەڕی بە ژیانی پەرلەمانی نەماوە، نەکرد بۆ هەڵبژاردننی پارێزگاکان، بەڵکو بۆ هەڵبژاردننی پەرلەمانیش کەم بەشداریەکەن. وامەوێت دێڕێک بڵێم بێگومان کاتی خۆی کە خۆپیشاندانی تشرینیەکان ڕوویە لە 2019 بەڵێ لە زۆربەی شارەکان پەلاماری بارەگای ئەنجومەنی پارێزگاکانیاندا ماڵی هەندێک لە ئەندام و سەرۆشی ئەنجومەنی پارێزگاکانیان سووتان و یەکێک لە داواکانیان ئەوە بوو کە ئەنجومەنی پارێزگا هەڵبۆشێتەوە تێوەگلاون لە گەندەڵی. پەرلەمانی عێراق گەرماوگەرم ئەنجومەنی پارێزگاکانی هەڵوەشانەوە. دوای ئەوەی کە خۆپیشاندان دامرکایەوە هەندێک لە ئەندامانی ئەنجومەنی پارێزگا هەڵوەشاوەکان چون لە دادگای فیدراڵیش کاتیان کرد، وتیان بەپێی مادەی 120 دەستور ئەنجومەنی پارێزگا هەیە، چوارچێوەیەکی دەستوری هەیە، لەبەرەوە ناکرێت ئەنجومەنی پارێزگا هەڵبۆشێتەوە مادەم لە دەستورا بوونی هەیە. دادگای فیدراڵی داواکەی پەسەند کرد، وتی ئەو بڕیارەی پەرلەمانی عێراق هەڵەیە، ئەنجومەنی پارێزگا ئەبێ هەبێ و پەرلەمانی عێراق بڕیارەکەی گۆڕی لە هەڵوەشانەوە کردی بە هەڵپەساردن، بە عەرەبی پێڵێن تەجمید. بۆچی؟ وتی بۆ 4 ساڵ هەڵبژێراون، ئەمانە ویلایەتەکەیان بەسەر چووە. لەم ماوەیە کە ئەنجومەنی پارێزگاکان تەجمید کرابوو، زۆربەی شارەکان ئاوەدانی بەخۆیەوە بینی، یعنی شتێکی ئێزگا سەیرە. بۆچی؟ ئەو کاتێک کە ئەنجومەنی پارێزگا هەبوو، تۆ بێ بوو جەبەریتە بەردەم ئەنجومەنی پارێزگا، هەر یەکەی سەر بە حیزبێکە حاڵەقەیەکی بیرۆکراتی و گەندەڵی دروست بوو کە پرۆژەکان جێبەجێ نابوو. لە دوای ئەوەی ئەنجومەنی پارێزگا هەڵوەشایەوە، بەسرە زۆر گەشەی کردووە، مووسڵ زۆر گەشەی کردووە، ئەنبار زۆر گەشەی کردووە. دیارە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا ئەمەیەشێکە لەو هەیانەی کە خەڵکی ناوچەکانی تر زۆر دڵخۆش نین، پیان وایە ئەنجومەنە ئەوەی بە دوای بەرژەوەندی تایبەتی خۆوەتی بە دوای خەدەماتەوە نییە. بەڵام بۆ کەرکووک جیاوازە ڕۆڵی ئەنجومەنی پارێزگا لەوێ زیاتر خەڵک ئومێدێکی سیاسی، چاوەڕوانیکی سیاسی لەسەری هەیە، نەک چاوەڕوانیشی خزمەتگوزاری. بێگومان داوای خزمەتگوزاریەکە، بەڵام بۆ بە شەڕی نازنامە ئەوەی کوردە ئەڕواوێ بیسەلمێنێک کە کەرکووک کوردستانیە، برایانی عەرەبیانەوە بڵێن نەخێر شارێکی عێراقیە، ئەم ڕکابەریە نەتەوەیە وای کردووە کە ڕێژەی بەشداری زۆر بێت. باش ئەوەی لە کەرکووک لە 66 کە بەرزترین ڕێژەیە کۆمیسیۆن ڕایگەاندووە. بەس وەکو دەنگی لایەنەکان ئێستا چۆنە؟ وەکو کورد لەناو کووردە اینجا لەناو عەرەب و سونەکان لە 15 کورسیەکە چۆن دابش کراوە؟ 16 کورسیە، 15 کورسی بۆ حیزبەکان و کورسیشیش بۆ پێکاتەی کۆتای مەسیحیە 16 کورسی. باش یەکەم دەنگی کورد هەمووی بەیەکەوە کۆ بکەیتەوە و هەروەها دەنگی برایانی عەرەبیش هەمووی بەیەکەوە کۆ بکەیتەوە. باشە. کورد بە 5 کوت لە دابەزیوە. باشە. پێکاتی عەرەبی بە 8 کوت لە دابەزیوە. باش. جیاوازیەکەی هەموو دەنگەکان کۆ بکەرەوە، جیاوازیەکە نزیکی 15000 دەنگە. کورد 15000 دەنگ زیاتری هێناوە. کورد لە پارێزگای کەرکووک چەندە لە هەموو دەنگەکە؟ بەڵێ ئێمە پێویستیمان بۆ ژمارەکە بخوێنینەوە کە لە بەردەسی منایە. باشە. ئێمە گەر ژمارەکان ئەمە هەر بۆ تێگەشتنی سیاسیە، ژینە بەم جۆرە مامەڵە لەگەڵ ئەنجامەکە دەستە کورسیەکانیش قسە دەکەین. بەڵێ کۆی گشتی کە 5 قەواری کوردستانی بەشداریان کردووە، یەکێتی پارتی نەوەی نوێ مەشغەڵ کە یەگرتو کۆمەڵی دادپەروەریە لەگەڵ پارتی سوسیالیست
بە هەر هەمووی 274 دەنگەکە 174 بەڵ پێکاتی عەربی کە بە 8 قەوارە بەشداریان کردووە باشە. یعنی چۆن کورد پارچە پارچەی ئەوانش بە پارچە پارچە دابەزیون کۆی دەنگەکانی ئەوان 201,835 دەنگە 201,835 جیاوازی نێوانیان 15,939 دەنگی کورد زیاترە بەڵام پێکهاتەی تورکمانی بە تاقی تەنیا خۆیان وەکو کوتلەکەیان 72,281 دەنگیان هێناوە ئەگەر دەرە برایانی تورکمان و برایانی عەرەب خاڵی هاوبەشیان هەیە لە بابەتێکا کە ئەڵێن چارەنووسی کەرکووک عێراقیە و ئەبێ بەسرێتەوە بە حکوومەتی فیدراڵەوە یعنی هاوپەیمانێتیشی نەنووسراو لە نێوان برایانی تورکمان و برایانی عەرەب هەیە دەرباری چارەنووسی کەرکووک وەکو یەک بیرەکەنەوە بۆ چارەنووسی کەرکووک ئەگەر برایانی تورکمان و برایانی عەرەب یەک بگرن ئەوە بێگومان نزیکە بنەوە لە 280,000 دەنجێک ینی ئەو کاتە بێگومان دەنجی ئەوان ئەوان دەبنە زۆرینە ئەوانە بنە زۆرینە وەکو دەنگ بەڵام ئێمە باسی جارێ ئەنجومەنی پارێزگا ناکەین چونکە ئەنجومەنی پارێزگا بەم سیستەمە ئیش ناکە بەس ئەو لیستی کەرکووکنا کەرکووکنا 21,000 ناوە شیعانە نەخێرەوە سونەیە سونەیە پێکاتی عەربی بە چەند قایمەیەکدا بەسوون تحالف عەربی القيادة العروبة كركوك هنا تحالف أثراء تاکە کەسێکی عەربی بە ناوی ئیسماعیل مەدەنی ینی ئەمانە هەمووی ئەثیقە ئەمە 8 قەوارەکەیە باش یعنی ئێمە ئێستا باسی ژمارەمان کردەوە ژمارەیەک و کورسی یەکەم ئەمە باسی کورسی ناکەین جارە ئاگادار بە باش باسی دەنگەکەین بۆ ئەوەی کە بڵین لەم شارەیە لە ڕووی سیاسیەوە من نرخی سیاسیە نرخی انتخابی نییە لە ڕووی سیاسی وەکو پێکاتە کورد لە یەکەمە کورد وەکو قەوارە لە بەرامبەر تورکمان و لە بەرامبەر عەرەبە ژمارەیەکە وەکو دەنگ بەڵام ئەگە عەرەب و تورکمان دەنگەکانیان بکەن بە یەک باشە ئەوان زۆرترن ئەم قسەیە معنای چییە ئەگەر بەیانی ڕیفراندۆمی مادی 140 بکرێ ئین خۆ برایانی تورکمان و برایانی عەرەب وەکو وتم دەرباری چارەنووسی کەرکووک وەکو یەک بیرەکەنەوە کەواتە ئەو کاتە ئەوان دەنجیان بۆ یەکلاییکردنەوەی چارەنووسەکە زیایە هەرچەنە ئەگەر بێتە سەر ئەوە ڕەنگە دەنگی کوردیش بە جۆرێک لە جۆرەکانی کە بگۆڕێ بەڵام ئێمە باسی نرخە سیاسیەکەیمان کرد باسی کورسیمان نەکرد کورسیشمان بۆکەی چۆنە بابەتی کورسی لە ڕادە بە دەرئاڵۆزە هەڵەتێک گشتنیشی گەورە ڕوویاوە جاران لە عێراقا سیستەمێک بۆ هەڵبژاردن پێڕەوەکرا پیانە و ڕێژەی نوێنەرایەتی واتە بەرامبەر بە ژمارەیەک دەنگ کورسیەکمان هەیە چۆن نمونەیەشی ئاسانێنینەوە ئەم نمونەیە بۆ تێگەشتنە و ڕاستی نییە ئەڵێین پارێزگای کەرکووک 10 کورسیە بێگومان دەنیە بەڵام بۆ تێگەشتن باوای دابنین 10 کورسیە کۆی ئەو خەڵکانی کە چوون بۆ دەنگدان بە هەموو حیزبەکان و بە هەموو قەوارەکان 100,000 دەنگ بێت ڕقەمیشی کەم ئەڵێن بۆ تێگەشتن 100,000ەکە دابەشی 10 کورسیەکە یەکەین 10,000 دەنگ دەرەچێت کەواتە بەم 10,000 دەنگە نرخی کورسێکمان بۆ دەسەکەوێت کەواتە هەر حیزبێک 10,000 دەنگی هەبێ ئەکاتە کورسیەک بۆ نمونە حیزبی ئەلیف 7,000 دەنگی هەیە کەواتە یەک کورسی بەرەکەوێ 7,000 دەنگەکە ئەمێنێتەوە حیزبێکی تر 27,000 دەنگی هەیە 10,000 دەنگ ناکاتە کورسیەک ئەکاتە 2 کورسی و 7,000 دەنگەکەشی تیاچێ ئێستا ئەمە پەیڕەو ناکرێ بەداخەوە زۆر کەسەیە سەیرەکە ئاڵێ ئەوە لیسی یەکێتی نیشتیمانی 139,000 کورسیەک نرخەکەی چەنە ڕقەمێک دانێ دابەشیەکە ئەڵێ ئەوەنگە کورسیەکە نەخێر پەیڕەوی سیستەمێکی ئاڵۆزەکرێ پێڵەن ساند لیگۆی هەموارکراوی 1.7 شارەزایی تێ لەو سیستەمە بەس دەگەر بە زمانە سادەکە ئێستا بۆ نوێیکی چەند کورسی بەردەکەوێت یەک دقە بووی زانیاریەکی گشتی بین ساند لیگۆ زانایەکی مادماتیشی فەڕەنسی بووە لە ساڵی 1912 ئەم سیستەمەی داناوە بۆ دادپەروەری بریتیە لە چی دەنگی حزب کە ئەهێنرێت دابەشی سەر ژمارەی تاچی ئەەکەین 1 3 5 7 9 دابشکردنی تاکەکە بەردەوام ببین بە پێی ژمارەی کورسی بازنەکە بەڵام لە عێراق سیستەمی سانلیگۆکەشیان تێگاوە یعنی ڕەنگە ئێستاگە کە سوکاری زاناکەم هەبێ بچن سکاڵا بکەن ناوێن ناوە سانلیگۆی هەموارکراو 1.7یان بۆ داناوە خۆی لە سیستەمەکەی ئەووانیە هەر بۆیە پێشی ئەڵێن سیستەمی ساند لیگۆی هەموارکراو یعنی دەستکاری کراو کە دەنگەکان چی لێکن ئەو دەنگی حزب هێناوێتی دابەشی ئەەکەین بەسەر چییە 1.7 ژمارەیەک دەرەچێت ئەو ژمارەیە دابەشی چیەکەین 3 ڕقەمێکی کەمان بۆ دەرەچێت ئەو ڕقەمەیە کە دەرچووە دابەشی 5 دابەشی 7 دابەشی 9
دابەشی ژمارە تاکەکانیەکەین دەنگی حیزبەکانی تریش بەو شێوەیە یەک خشتەی گەورەمان بۆ دەرەچێ هەمووی پڕە لە ڕقم ژماری کورسیەکان چەنە کەرکوب 15 کورسیە کورسێکیشی برایانی مەسیحیە دین لەناو ئەم خشتەیە ڕقەمە قەڵەوەکان هەڵەبژێرین گەورەترین ڕقم چەنە هەتا 15ەکەی پێپڕەکەینەوە دێنە خوارەوە کەواتە لەناو ئەم سیستەمەیە مەرج نییە تۆ بچی بگەڕی بە دوای قاسمی ئینتیخابیە قاسمی ئینتیخابیمان نییە ئەی چیمان هەیە ئەو قەوارانەی کە دەنگیان زۆرە کورسی زۆرە هێنن یعنی ئێستا ئەگەر هەموو کورد یەگرتوو بووە بەپێی سیستەمی سانلیگۆ ئەو دەنگانەی کە یەگرتوو کۆمەڵی دادگەری هێناویانە کە نزیکە 1000 دەنگێکە 6000 و ئەوەنەیە لەگەڵ دەنجینەوەی نوێ 24000 لەگەڵ دەنجی سۆشیالیست کە 700 و ئەوەندە دەنگە هەمووی بچوایەتە ناو یەک تورەکەەوە لەگەڵ دەنجی پارتی دیموکراتی کوردستانیش 9 کورسی بەر کوردەکەوت ئەگەر یەک لیست بووە یەک لیست بووە تەماشا بکە سیستەمی سانلیگۆ چۆنە سیستەمی سانلیگۆ من کاتی خۆی لە درەومیدیا ساڵە پێش ئێستا خشتەیەکم بڵاو کردەوە نمونەیەکم داناوە 100,000 دەنگم بۆ یەکێتی نووسیوە ئەکاتە 5 110,000 دەنگم نووسیوە بۆ عەرەب وەکو تێگەیشتن 3 کورسی سێرکە 10,000 دەنگیان فەرقە یخۆ 10,000 دەنگ لە سیستەمی ڕێژەی نوێنەرایەتی جیاوازی 2 کورسی دروست ناکە بۆیە بەداخەوە زۆر لایەن تێگەیشتنیشی هونەریان نییە کە ئەم سیستەمە سیستەمێکی هونەری ئاڵۆزە دێمە خزمەت بۆ دەنگیلایەنەکان سوپاس دەکەم کاک دکتۆر عوسمان سوپاسی جەنابی شت دەکەین ئەگەر بەڕێزی خوێندنەوەیەکمان بۆ بکەی لە کەرکووکەوە دەست پێ بکەین سەرکەوتنە بۆ کورد ئەوەی کە ئێستا بەدەست هاتووە وەکو ژمارەی دەنگ وەکو کورسی بەڕێز خوێندنەوەت بۆی چییە؟ بەناوی خودای گەورە و میهرەبانەوە سڵاو لە مامۆستاوڕێی میێوانت سڵاو لە جەنابێت سڵاو لە بینەرانت یعنی من ئەتوانم بڵێم ئەمە سەرکەوتن نییە بۆ کورد بەداخەوە هەروەکو 16 ئۆکتۆبەر باس ئەعلامی کوردی لە دوێنەوە خەڵکیان لە کوردستان باسی سەرکەوتنی گەوراکەن بەس لە حقیقەتدا ئەگەر سێر ژمارەکان بکەی بە وردی ئەمە هیچ سەرکەوتنێکی تیادا نییە کورد قیاسن بە هەڵبژاردننی 2005 کە کرا لە کورد دەنگی کەمتر بووەتەوە کورد با بڵێن ئەو مەقعدانەی و ئەو کورسیانەی دەستی کەوتووە قیاسن بە عەرەب و تورکمان پێکەوە قەزم عەرەب و تورکمان زیاترن و ئەو کۆتا مەسیحیەی کەوا ئەگەری زۆری حتا ئەم دەقیقە بیباتەوە ئەوش لەلایەنی محەممەد تەمیمەوە دانراوە یان لایەنێکی عەرەبیە لەبەرەوە یعنی ئەگەری هەیە عەرەب لە ماڵبژاردنە لەگەڵ تەحالوفێکە لەگەڵ تورکمانە بتوانن سەر لە نوێ حکوومەتێک دامەزرێنن کە بەردەوام بێ لە وەزعی ئیستا کورد بە هیچ جۆرێک با بڵێن سەرکەوتنی نێناوە بەڵام ئێماتوانین بڵین یەکێتی سەرکەوتنی هێناوە وەکو حیزب لەبەرەوەی قایمە یەکەمە لە کەرکووک بەڵام حتا یعنی کەوا قیاسێکەی بۆچی یەکێتی ئەو دەنگەی هێناوە بەڵام کورد بە شێوەی گشتی ئەو دەنگەی نێنا ئەوش لەبەر چەندهۆیەکە پارتی دوور بووە لە ساحە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە تازە گەڕاوەتەوە کەرکووک دوای زۆربەی سەرکردایەتی یەکێتی لەم هەفتەیەدا لە کەرکووک بوونە جگەلەوەش ئەعلامێکی یەکێتی بایەخێکی تایبەتی داوە بە هەڵبژاردنەی لە کەرکووکە سەرکردەکانیان ئەمما ئەوانەی لە کەرکووگن حتا با بڵێن مرەشەحەکانیان زۆر معروف نەبوون لەلایەنی خەڵکی کەرکووکەوە یعنی مامۆستا شتێکی ترشێ مامۆستا حەکیم ئەو قائیمەی کوردیە چی نەوەی نوێ بێ چی مەشغەڵ بێ یعنی هیچیان بۆ کوردی کەرکووک نەکردووە عەرەبەکان ئیشێکی زۆریان کردووە بۆ خەڵکی خۆیان لە 16 ئۆکتۆبەرەوە تاکو ئەمڕۆ بۆ نمورە ئیستا حەویجە لە 175 خەڵچووە بۆ دەنگدان لەبەرەوە ئەطرافی عەرەبی و ڕاکان جبوریش کولیاتێکی زۆری کردێتەوە لە حەویجە کولیات کراوەتەوە ئێتمامێکی زۆر هەیە بە وەزعی خەڵک هەزارەها خەڵک تەعین کراوە هەزارها عەرەب
بە تایبەتی لە پەروەەردە لە زۆر بواری ترە یعنی بەڕاستی تەنها شخصێک کە لە کەرکک سەرکەوتووە لە ناو قایمەی کوردی ئەو برایە کە پێڵێن نەشاتی جەوازات ئەو برایە لە قایمەی یەکێتیە بەس برایەک بووە زۆر مخلص بووە زۆر پاک بۆ لە ئیشی خەدەماتێکی زۆری بە خەڵکی کەرکک تەقدیم کردووە بەڵام ماعەدا ئەو برایە خەڵکانی تر بەڕاستی خدمەیەکی وایان تەقدیم نەکردووە خۆی چۆن ئەتوانی لە هەمووی وڵاتە دیموکراسیەکان چۆن ئەتوانی مەقاعدی با بڵێن شارەوانیەکان ببیتەوە بە خەدەمات بە بەرنامەی خەدەمات یعنی ئێمە بەڕاستی ئەو سەرکردایەتی با بڵێ ئەو قیادەی پارتی کە چوو بناوێ قیادێکی کلاسیکی کۆنن دوور بوونە لە ساحە حتا وەکوتم مرشەحەکانیان لەلایانی خەڵکی کەرکک نەناسراوە سەرکردایەتی پارتی نەچووە کەرکک وەکو ئەو شێوەی کە کاک باڤێڵ و قوباد و کاک دەرباز و شاناز و حتا ژنەکەی خێزانی ئیبراهیم ئەحمەد گەلاوێشخان لەوێ بوو یعنی بەڕاستی ئەبێ پارتیش بەو شێوەیە بکردا ئیسلامیەکان بە تایبەتی برایانی مەشغەڵ بەڵێ دانیشتێکیان کرد لە کەرکک بەڵام ئەبێ لەو دانیشتنەدا ئەوەلەن ئیسلامیەکانی لە کەرکووکە بەڕاستی نەناسراون ڕۆڵێکیان نەبووە لە خەدەمات تازەن لە ساحەی کەرکووکە یعنی ئەبێ خۆیان هەڵبژاردایە لەگەڵ قائیلستێکی بەهێز حتاکو بەو شێوەیە نەبن یعنی تەسەورکردنەوەی نوێ تقریبەن 24,000 مەقادەیە ئیسلامیەکان 6,000 مەقادیان ئەمە بەڕاستی جێگای پرسیارە ئەبێ بپرسن لە خۆیان بۆچی وای لێ هاتووە یعنی کافی نییە برایەکی ئیسلامی بچێ لە کەرکک محاضەرە بدا بڵێ ئێمە موسڵمانین بۆ دینتان باشە دەنگ نا ئەبێ بڵێ من چیمەیە خەدەماتی چیمەیە نەک باسی غەزە بکەیت ئەبێ باسی ئەوە بکەیت چێتوانی بۆ کەرکک تەقدیم بکەیت بەس کاکتۆر سەبارەت بە ئیسلامیەکان کە بەڕێزت وەکو خەدەمات خۆی دەسەڵاتێکیان لا نەبووە پۆستی ئیداری بەڵام ئەوە پێویستە بۆ نمونە بەلایانی خێرخوازی وەکو بەخشین وەکو هانا وەکو دەستگا خێرخوازیەکان وەکو لایانی پەروەردەیی هەرچی لەدەستیان هاتبێ کردویانە بەس وەکو پۆستی ئیداری چیان بەرزتەوە نەبووە تا حکومڕانیەک وەکو پۆستێکی قایمقامێک بەڕێوەبەری پاسەپۆرتێک پارێزگارێک هیچیان بەرزتەوە نەبووە نا یعنی با بڵێن ئەعلامیانش بە قووەت نییە یعنی من ئەڵێم باشتر بوو ئەو مەشغاڵ لەگەڵ لایەنێکی بەهێزتر یان پارتی یان یەکێتی و باشتر بوو یەکێتی چونکە یەکێتی ئێمە ئەزانین لە 2003ەوە یەکێتی لە 190 دەنگی کەرکک ئەباتەوە ئەمە واقعەوە ئەو شتە بەردەوامە تاکو ئەمڕۆ تەڵام من ئەمە بە شتێکی باش نازانم چونکە ئەو شکستەی ئەمڕۆ قایمەی کوردیەنایەتی بەرامبەر عەرەب تەسەور کە مامۆستا حەکیم حتاکو 1943 یەک نوێنەرێکی عەرەب لە پەرلەمانی عێراق نەبووە لە کەرکووکەوە بۆچی ئەمڕۆ شەش مەقعدیانە بێت لە با بڵێن لە شارەوانی کەرکک لەبەرەوەی سیاسی تعریب کە کراوە ئەمڕۆ بەرهەمەکەی دێ ئینجاگەڕێم ئاڵێم پارتی و یەکێتی لەو فترەی لە 2023ەوە تاکو ئەمڕۆ نەیانتوانیوە با بڵێن ئاسەواری ئەو سیاسەتە لەسەر ملەتی کورد هەڵگرن لەبەرەوە بەڕاستی لەم لاشەوە سەر لە نوێ ئەڵێم خەتابارن نەیانتوانیەوە لەو کاتەی کورد لە کەرکک بوو بۆ با بڵێن لە سەڵات بوو خەدەماتیان نەکرد شتێکی وایان تەقدیم نەکرد کە ملەتی کورد سوودی لێ وەربگرێت دێمە خزمەت کاکتۆر بە سەوار حکومەتوانم خاڵێکی ترش بڵێم دێمە خزمەت ئەو خاڵش بڵێم یعنی خۆی مادەی 140 مادەی 140 لای کورد بوو بۆچی بۆ نمونە کرد چەمچەماڵیان نەگەڕانەوە بۆ سەر کەرکک خۆ ئەیانتوانی بیان وتایە ئەوە ئەو مقاتایە ئەو قەزایە ئایدی کەرکووکە ئێمە ئەیگەڕێنەوە وەختێ مام جەلال لە دەسەڵات بوو سەرۆک کۆمار بوو یعنی بەڕاستی مادەی 140 جێبەجێ نەکراوە خەتای پارتی و یەکێتیە و ئەمڕۆ خەڵکی کەرکک باجی ئەو سیاسەتادەن و ئاخر نقطەش لەم بوارەوە کە ئەڵێم ئەوش ئەوەیە بۆ دوا ڕۆژی مامۆستا هاوڕێ باسی ئەوەی کرد عەرەب و تورکمان
ئەتوانن زیاتر ئەگەر هەیە پێکەوە تشکیلە حکوومەت بکەن تەمانەوە کارەساتە بێ ئەگە سەر لەنوێ ئەو شتە جێبەجێ بۆچی وای لات چکە کە کورد صاحب دەسەڵات بوو لە جاتی ئەوەی لەگەڵ نوێنەری ڕاستەقینەی تورکمان و عەرەب معاملە بکردا هەسان قائیمەیەکیان دانا بە ناوی قائیمەی تاعاخی بەعزە تورکمانێکیان هێنا پارتی و یەکێتی بوو ئەوانەیان دانە ئەوانش تەمان تەمسیلی ملەتی تورکمان ناکەن تورکمان ممثلی حقیقی جەبهەی تورکمانیە ئەبێ لەگەڵ ئەوانە تەعاملیان بکە دوای ئەو فترەی لە کەرکوو بوون لە حکومڕانی بوون تورکمانیان تامیش کرد لەگەڵ عەرەبا جوان معاملەیان نەکرد لەبەر ئەوەیە بەڵێ ئەگەری هەیە سەر لە نوێ ئێمە ئەو هەڵانەی پارتی و یەکێتی کردیان لە ئیدارەی کەرکووک پێش 2016 سەر لە نوێ ئێمە باجی بدەینەوە باڵ سپاس دەکەم کاتۆ دوای دێمەوە خزمەتت بە سەبارەت بە ئیسلامیەکان لەبەرەوەی کە میوانێکیان لێرە نیە ئەوان بڵێن پێشتر هەوڵیاندا کە یەک لیستە بێ هەموو لایەنە کوردیەکان بەڵام یەکێتی و پارتی بڵێن بەدەنگیانەوە نەهاتن دوایی وا بڕیار بوو کە لە دەرەوەی یەکێتی و پارتی لیستێک دروست بێ بەدەنگیانەوە نهاتن دوای دێمەوە خزمەتت کاک هاوڕێ سەبارەت بە دەنگی لایەنەکان لە کەرکووک ئێستا چەند کورسیە لە 15 کورسیەکە چۆنە ئێستا بە پێی و ئەنجامەی کە کۆمیسیۆن بڵاوی کردوێتەوە کە ئەنجامی لە 1994 باشە هێشتا لە 16 دەنگی وێزگەکان ماوە ئەو لە 16 دەنگی وێزگەی دەنگدانی تایبەتە کە دەنگی ئاوارە و دەنگی هێزە چەکدارەکانە لەگەڵ دەنگی ئەو سندوقانەی کە سکاڵای لەسرە یا ئەو سندوقانەی بە سیستەمی RTS بە گواستنەوەی هەوایی لە ڕێگەی مانگی دەستکردەوە نەنێراون بەڵام دیارە بێگومان ئەو لە 16 بەهۆی سیستەمی سانلیگۆوە ئەگەری هەیە کە کورسی زیاب بکە و ئەگەری هەیە کورسیش کەمکە بۆ ئاگاریتان چکە ئەم سیستەمە لە ڕادە بە دەرئاڵۆزە ئەوەی گرنگە دوو دێڕە باش چێ پەنجازایدنیەکی پێبێت حکوومەتی خۆجێیی لەلای ئەوە ڕوونەکە هیچ لایەنێک نەیتوانیەوە بە تەنیا و ژمارەیە بێنێ شارەنووسەکە گەڕێتەوە بۆ هاوپەیمانێتی جاری کەژەیڵینەوە ئەگەر بەیەکێتی و پارتی بە کورد بە هەمووی باشە لەگەڵ کورسی ئاشووری هەرچەندە کورسی ئاشووریەکە هەتا ئێستا ئەو کورسی کە کورسیەکی نزیکە کە بەبزەم ناوی ڕامزە بەڵێ نزیکە لە ڕایان کلدانی کاندیدەکەی محەممەد تەمیم نییە ببوورەبا ناوەکەشی بخوێنینەوە یانەوەی تا ئێستا چکە دەنگانی تایبەت ڕەنگە ڕێژەکە بگۆڕێ ئەوە ناوی ئەمیل بەتروسە کە نزیکە لە قایمە عەرەبی محەممەد تەمیم حرەکەی بابیلۆنمان هەیە کە هەر عایدی ڕێیان کلدانیە هەروەها کەرەم ڕامزیشمانەیە کە ئەویش هەر عایدی ڕێیان کلدانیە 1970 دەنگی هێناوە کەواتە کۆتاکە بۆ ئەوە چێت کەواتە بە قسەکەم ئاوا لێ بکەین ئێستا ئێمە پارتی دوو کورسی هێناوە یەکێتی 5 کورسی هێناوە ئەوە 7 کورسیمان هێناوە نەوەی نوێ دەنجی نێناوە دەنگەکانی پەرش و بڵاو بۆتەوە یعنی کورد 7 کورسی هێناوە توانین وا بڵین کۆتاکەش دەکرێت لەسەر کورتی حساب بکرێت هەتا ئێستا بەڵام نازانین لە ڕۆژ ئەو 6 دەنگ ئەو لە 16 چارەنووسی ئەو کۆتا مەسیحێ بەرەو چۆیە بە ئەگەر ئەوە بێ دەبێت بە 8 کورسی ئەگەر نزیکەوە حرەکەتی بەڵێ ڕێکەوتنیشی نەنووسراو لە نێوانیان هەیە بەڵام ئەگەر ئەو لە 16 ئەوەش مجازەفەیە ئەو لە 16 کەماوە دووشت هەیە ئەو لە 16 ئەگەر بتوانێت کورسێکی تر بۆ کورزیا بکە جابەر یەکێتی بکەوێت یاخود بەرنەوەی نوێ بکەوێت نازانین ئەمە بێتە هۆی ئەوەی کە ژماری کورسیەکانی کورد لە 7 ببێ بە 8 کەوا بێ بە نیوە و کورسی ئاشوورێشمان هەبێت ئەوە بێ بە 9 ئەنجومەنی پارێزگا 16 لە کەرکووک کەواتە بۆ جۆرە ئەتوانین 50 زایدەنیەک بین هەرچەندە ئەم قسەی من کردم تۆزێ خاڵپڵاوی پێوەیە لەبەرەوە هێشتا کە سینارۆکانیش دیار نین ئایا پارتی دیموکرات بە دوو کورسیەکەی خۆی لەگەڵ تورکمان و لەگەڵ عەرەب هاوپەیمانێتیەک ناکە لەبەرەوەی ئەم لایەنانە ناکۆچیانە یا بە پێچەوانەوە ئەگەرنەوەی نوێ کورسیەک بێنێ ئەچێتە ژێرباری ئەوەی کە هاوپەیمانێتیەک لەگەڵ یەکێتی و پارتی بکا بۆ ئەوەی محافزێکی یەکێتی دابنرێ هێشتا هەمەش ئالۆزە بەڵام وەکو ئەڵێن بەیت القەسیدە ئەمەیە باشە ئێمە لە کەرکووک کێشەیەکی مێژوویمان هەیە ئەم کێشە مێژوویە لەگەڵ عەرەبی هاوردەکراوە کە لە سیاسەتی تەعریبە هاتووە ئێمە شەشەمان لەگەڵ تورکمان نییە یعنی ئێمە نەمان بیستووە سیاسەتی هێنانی تورکمان بۆ کەرکووک پەیڕەوکرێ بە پێچەوانەوە کەرکووکیش تورکمانیش لە قۆناغێکی زۆرە ڕوبەڕووی داپلۆسین بوونەتەوە دەرنەکراون بەڵام سەرکوت کراون نازنامەیان لێ سنراوەتەوە لە کاتی خۆیان بۆیە ئێمە ئەمانتوانی نزیکترین شەریکی خۆمان لە کەرکووک
تورکمان و مەسیحەکان بێ ئێمە بەهۆی ئەو سیاسەتی کە پێڕۆمان کردووە تورکمانەکانمان بە ناچاری خستۆتە ناو گوتاری عەرەبیەوە کە گوتاری گەڕانەوەیە بەرەو سێنتراڵ ئەمە لە کاتێکە ئەگە تورکمان بێتە سەر هەرێمی کوردستان ئەبێ بنێتەوەی دووەم بەڵام لە عێراقا تورکمان هەرگیز نەتەوەی دووەمیە بەس ئێستا ئەگەر هەرە بەهێزەکەوەیە کە کورد حەوت کورسی بێنێ یەکێتی 5 کورسی پارتی دوو ئێستا ئەوەی کە یەکلایی بۆتەوە باشە 7 کورسی هەیە باشە 7 کورسی هەیە و بەڵێ ئەنی 7 کورسی هەیە لایەنەکانی تریش بە هەمان شێوە ینی بە کورسەکەش ئەبێ سەیری بکەمەوە بمبورە ینی ئێمە طبعا ئەمەی کە کۆمیسیۆن ئیعلانی کردووە بەس دەنگی ئیعلان کردووە ئێمە خۆمان خشتەی سانلی گۆکەمان دروست کردووە کە پرۆسەیەشی ینی ئاڵۆزە پرۆسەیەشی ئاسان نییە باشە بەپێی ئەمە یەکێتی 5 پارتی 2 کوتلەی عەرەبی 6 تورکمان 2 کەواتە عەرەب و تورکمان هەتا ئێستا 8 کورسیان پێیە ئەوانیش پێویستیان بە یەک کورسی ترە ئەوانیش پێویستیان بە کورسێکی ترە جا ئەمێنێتەوە سەر ئەوەی ئەم کورسی مەسیحیە ئەچێتە پاڵ ئەوان یان نا بێگومان ئەگە بچێتە پاڵ ئەوان ئەو پارێزگار بۆ ئەوانە بێ و هیچ گومانی شتیانێ بە پێچەوانەش وەکو باسم کرد سینارۆیشی تریشەیە کە لایەنێکی کوردستانی لەگەڵ ئەوانە هاوپەیمانێتی بکاش تا سینارۆکان زۆرن بۆ نمونە 2 ساڵ پارێزگار بۆ کورد 2 ساڵ پارێزگار بۆ پێکاتەیەشی تر ینی ئەمەش ئەنجومەنی پارێزگاکانیش دانراوە کە ئەمان جامە کە هیچی لەسەر بینا ناکرێت ئەوە دوو بابەتە بە ڕوونی بکەینەوە یەکەم یاسایەکمانەیە کە تایبەتە بەڕێخستنی کاروباری پارێزگا و قەزاکان پێڵەن قانون المحافظات والأقضية والنواحي کە لە ساڵی 2008 دەرچووە لەوێ دیاری کردووە کە هەڵبژاردننی پارێزگار چۆنە ئەڵێ بە دەنگدانی ئەندامانی ئەنجومەن 50 ئیتر حیزبێک یا هاوپەیمانێتیەک 50 پێبێ پارێزگار بوو ئەوە قانونیشی تر هەیە قانونی هەڵبژاردننی پارێزگاکانە کە لە ساڵی 2010 دەرچووە لە مادەی سی دیارە و قانونە هەموار کراوە بەڵام ئەو مادەیە دەستکاری نەکراوە ماوە دوو بڕگەی تایە بڕگەیشیان ئەڵێ ئەنجامی ئەم هەڵبژاردنە بارودۆخی قانونی کەرکووک ناگۆڕێ چارەنووسی قانونی کەرکووک ناگۆڕێ یعنی چی ئەگەر کورد 50 بێنێ لە مەجلیسی محافەزە لە ئەنجومەنی پارێزگا ناتوانێت دەنگدان کا بڵێ ئەوە دەینە سەر کوردستان ئێمە نوێنەری خەڵکی کەرکووچین زۆرینەین هەڵبژێرراوین بە پێچەوانەوە برایانی عەرەب و تورکمانیش ئەگەر 50 بێنن ناتوانن لە ئەنجومەنی پارێزگا چارەنووسی قانونی کەرکووک ببەستنەوە بە حکوومەتی فیدراڵەوە واتە بە پێی مادەی 140 چارەنووسی کەرکووک یەکلای یەکرێتەوە بڕگەی یەکەم بڕگەیشی کەیتایە ئەڵێ پێویستەکە پۆستە باڵاکان لە کەرکووک لەلایەن ئەنجومەنی پارێزگاوە ئالێتێک دەربچێ ڕێوشوێنێک دەربچێ چێ دەری بکە ئەنجومەنی پارێزگا بۆچی بۆ دابەشکردنی پۆستەکان بە شێوەیەشی دادپەروەرانە کە ڕەچاوی پێکاتەکان بکە واتە ئەم قسەیە یعنی چی ئەم قسەیە مەبەستی ئەوە نییە کە تۆ 50 پێ بوو محافظە پێنیە بەڵکو مەبەستی ئەوەیە تۆ ناتوانی بە 50 هەموو پۆستەکان بەری لە ڕووی قانونیەوە ئەتوانی محافظیش بۆ تۆیە ڕئیسی مەجلیسی محافظە بۆ تۆیە مدیری دائیرەکان بۆ تۆیە بەس ئەم مادەیە ڤیتۆیەکی داناوە کە هیچ کوتلەیەک بە 50 نەتوانێت هەموو پۆستەکان بەرێت بۆ بچینەوە لای دکتۆری ئێستا لە نینەوە پارتی چوار کورسی دێنێ باز دەکەن یەکێتی دو کورسی من ترکیزم بەڕاستی ببوورە هەموو ژمارەکانمان دیارە باسی کەرکووک لەبەرەوەی کەرکووک جیاوازە لە مووسڵ ینی مووسڵ ئێمە هیچ کێشەیەشی مێژووی و دەستوریمان لەگەڵ مووسڵ نییە کورد بەس خۆ ناوچە کوردستانەکانیش لەوێ ڕاستە بەڵام خۆ کورد قەت داوای نەکردو مووسڵ بێتە سەر کوردستان باشە بەس باز دەکرێت پارتی چوار کورسیە بێ من بەڕاستیەکەی با من نەکەومە هەڵەوە چونکە من هەموو وەکۆڵێ هەموو جەختەکەم لەسەر ئەم بابەتی کەرکووکەکە بابەتیشی جیاواز دێمە خزمەت کاک دکتۆر سەبارەت بە ناوچەکانی دیکە وەکو بەرەزوتە کورد لە کەرکووک وەکو ژمارە ینی پاشەکشەی کردو بڵین تووشیش کەس بووە بە کۆی گشتێکە بەڵام باسی وت کرد کە سەرکەوتنێکە بۆ یەکێتی بەس بۆ پارێزگای نینەوەش کە ئێستا باز دەکرێت کە پارتی چوار کورسی یەکێتی دوو کورسی پێشتر 8 کورسی هەبوو و بۆ بڵین دیالە و بۆ سەلاحەدینیش بارودۆخەکە چۆنە؟ والله پێش ینی کاک مامۆستا حەکیم ئەو حەقیقەتەشە بێ بڵین بۆ دامەزراندنی حکوومەت بەڕاستی ئێستا سەر لە نوێ دامەزراندنی حکوومەت لە کەرکووک با بڵێن حکوومەتی مەحەلی ئەکەوێتە سەر شانی کاک مەسعود بارزانی پەیوەندێکی باشەیە لەگەڵ تەحالوفی تەقەدوم با بڵێن سیادە جەماعەتی خەمیس خەنجەر
و حلبوسی ئەوان لە کەرکووک دوو مەقعدیانەیە و پەیوەندی خەمیس خەنجەر لەگەڵ کاک مەسعودا باشە ئەگەر بێت پارتی و یەکێتی بینیان باش بێت بتوانن وەکو جاران بەداخەوە ئەمە چەند ساڵێکە 6 ساڵێکە ڕاکانجبووری لەوەیە لەبەرەوەی پارتی و یەکێتی دەیانتوانیوە ئیتیفاق بکەن لەسەر بەدیلێکی کوردی بۆی ئەگەر بێت هەمان هەڵە دووبارە نەکەنەوە بە چاوێکی واقعیانە کوردیانە نیشتیمان پەروەڕیانە فکر بکەنەوە ئەوە کاک مەسعود ئەگەری هەیە بتوانێت ئەو دوو مەقعدە بێنێتە ناو کتلەی کوردیەوە قایمەی کوردیەوە ئەوە بنە نۆ مەقعد بەڵێ فەرموون کاکتۆر پێشتر هەر خۆ پارتی زۆری نەبوو لە ئەنجومەنی پارێزگا یعنی هەر کاک مەسعود بارزانی شەبوو لەگەڵ یەکێتی ڕێک نەکەوتن ڕاکانجبووریەوە لە دوای 16 ئۆکتۆبرەوە پارێزگاری کەرکووکە یعنی ئێستا هیچ گۆڕاوە تاوەکۆوان بتوانن ئەم دۆخەیەک لا بکەنەوە یاخود لێکەوتەی ڕیفراندۆم هەبوو کە پارتی و یەکێتی بەرپرسیارەکە من یعنی ئێستا هیچ گۆڕاوە تا بتوانن ئەوە بکەن یعنی خۆی شتێوان نەگۆڕاوە بەڵام با بڵێین لەم دوایەیە لەم مانگەی ئەخیرە چەند دانیشتنێک بووە لەگەڵ لە نێوان پارتی و یەکێتی و ئەوش لەژێر فشاری ئەمریکایە بەڕاستی لەبەرەوە یعنی کاک حەکیم مەمەس حەکیم ئەمانە پارتی یەکێتی وەکو بڵێ ئەگەر پێکەوە نەبن هەر زەرەریە بۆ کورد و بەعزارێکش کە پێکەوە بن قورخی دەسەڵاتەکەن هەر زەرەریە بۆ کورد بەڵام ئەگەر پێکەوە بن بە شێوەی گشتی بۆ کورد باشترە بەڵێ یعنی با بڵێین ئەگەرێکی زۆر بەهێز نییە پارتییان یەکێتی بە دەنگەکانی بە تایبەتی یەکێتی با بڵێن بەو دەنگە زۆرەی هێنایەتی سەر لە نوێ بە ڕحزیلی تەعامل نەکات لەگەڵ پارتیدا چونکەیان بڵێت وەرە تۆ لە نینەوە چیمە دەیتێ من لە کەرکووک ئەوەتە دەمێ یان کەرکووک ئیسرار بکە ئەو پارێزگارەی کەوا لە کەرکووە بێ ئەبێ لەلایەنی ئێمەوە ئەبێ پارتی بە شێوەیەکی واقعیانە تەعامل بکە ئەم جارە بەشی محافظی کەرکووک ئەگەر بێت بتوانن کورد بتوان تشکیلی حکوومەتەکە بکەن ئەوە بەڕاستی بەشی یەکێتیە و ئەبێ ئەوە مەسلێک بێ پارتی مناقەشەی نەکات ئەبێ یەکێتی قەرار بدە مامۆستا حەکیم شتێکی ترشەیە ئەوەشە بێ بڵین بەرەی تورکمانی زۆر لەژێر کاریگەری تورکیایە تورکیاش پەیوەندیەکی باشەیە لەگەڵ با بڵێن قیادەی پارتی قیادەی هەرێم ئەگەر بێت پارتی داوا بکە لە حکوومەتی تورکیا با بڵێن تەوجیهات بدەنە جەبهەی تورکمانی ئەگەری هەیە ئەمجار جەبهەی تورکمانی لەگەڵ قائمەی کوردی بێ بەس بە شەرتێ جەبهەی با بڵێن لیستی کوردی ئامادە بێ داخوازیەکانی تورکمان لە کەرکووکە جۆرە حەقێکیان بداتێ لە ئیدارەی کەرکووک نەکوەکو جاران تەعاملیان لەگەڵا بکە ئەم حەقیقەتەشەیە و لەبەرەوەی تورکیا حەز ناکە نفوذی ئەحزابی نێزک لە ئێران بەهێز بێت لە ناو کەرکووک جەبهەی تورکمانی کلیلی جەبهەی تورکمانی بەداخەواڵێم لای تورکیایە و ئەبێت قیادەی لەبەرەواڵێم کاک مەسعود ئەتوانێت لە هەردوو لاوە تەسیر بکە کاریگەری هەبێت لە دامەزراندنی حکوومەتێک بەڵام بە شەرتێک هەم پارتی هەم یەکێتی بە شێوەیەکی واقعیانە تەعامل لەگەڵ یەکتری بکەن بەردەوام نەبن لەسەر ئەو هەڵانەی کە کردووە کاکویستە و خەڵکی کەرکووک بازێکی زۆری داوە بەڵێ ئەگەر بە کورتی دوای دێمەوە خزمەت لەسەر ناوچەکانی بڵێن نینەوە و دیالە و سەلاحەدین ئێستا لە سەلاحەدین باز دەوکەیەکێتیش لەوێ کورسێک بێنێت لە دووسخورمات و لە دیالەش باسی کورسی دەکرێت بەس بۆ پارێزگای نینەوەش ڕێژەکان دابەزیوە یعنی باوا بڵێن ئەو شوێنانەی کە کورد دەنگی تێنێ لە نینەوە و لە دیالە یعنی ئەوە باشە چونکە بەعزێ لەو شوێنانە بەشێکن لە کوردستان
هەرە و جانبە با بڵێن معنەویەی تایە کورد لە دوا ڕۆژە ئەتوانێت ئەگەر کیانێکشێ بێت نەتایجی با بڵێن دەرەنجامی ئەم هەڵبژاردنانە بەکار بێنێ بڵێ فەرم و لەو هەڵبژاردنانە کورد لەوێ بردێتەوە ئەوە مقیاسە کە بۆچی پێوەرە بۆچی ئێمە داوای ئەڵێنەوە بەشێکن لە کوردستان بەس ئەم کاریگەریە هەیە یعنی ئێمە کورد کێشەمان نییە ئێستا لەگەڵ ئیدارەی مووسڵ بە تایبەتی ئێستا ئەوەی لە هەڵبژاردنەکان لە مووسڵ بردێتەوە قایمەی نەجم جبوریە کە زۆر لەگەڵ کووردا پەیوەندی باشە ینی کورد چەندێک مەقعدیە بێ یان نەبێت تەسیر ناکە با بڵێن لە بواری ئیدارەی مووسڵ بەڵام ینی ئەگەڕێمەوە ئەڵێم مامۆسا بە نسبەتی خاڵێکی ترەیە بۆچی یەکێتی ئەو دەنگەی هێناوە نەوەی نوێنە هێنا یان پارتێ و دەی ئەوەش فاکتەرێکی ترشەیە خەڵکی کەرکووک بە شێوەی گشتی ڕازی نین لە ئەدای یەکێتی لەو گەندەڵیەی هەیەە لەو فۆزایە کردیانە لەو شکستانەی ئەو کاتەی بەڕاستی یەکێتی لە کەرکوو بووە من وەکو خەڵکی کەرکوو ئەڵێم خەڵکێکی زۆر لە کەرکوو ئەڵێن وەڵڵاهی هیچ شتیان تەقدیم نەکرد بۆ عالەمە بەڵام ئێستا مەسەلەکە خەڵکی کەرکووک کوردەکانی تەنها ترسیانەیە لەبەرەوەی با بڵێن شوناسی کەرکووک وەکو شارێکی وەکو با بڵێن پارێزگایەکی کوردی لە دەست نەچێ یەکێتی زیرەک بوون لە ساحە بوون توانیان خۆیان ئەو ترسەی کورد بەکاربێنن بەڵام یەکێتەوە باش بزانێ ئەو دەنگە بۆ یەکێتی نەبووە بۆ کورد بووە بەڵێ سوپاس دەکەم کەک هاوڕێ سەبارەت بە ناوچەکانی بڵێن سونە و شاش چۆنە لەوێ دەنگدان بڵێن ڕێژەی دەنگدان لە شاکان کەمتر بووە دیارێکی کەمەرە سەر ئاسی گشتێکە لە ناو شعا بەڵێ دیارە لە شارەکانی باشووری عێراق ڕێژەی دەنگدان کەم بووە لە بەغدای پایتەخت کەم بووە لە پارێزگای میسان ئیجگار کەم بووە لە پارێزگاکانی ناوەڕاستی عێراق دەنگدان مام ناوەند بووە لە کەرکووکیش بە پلەی یەکەم بووە دیارە ئامانجی ئەم دەنگدانە لە ناوچەیەک بۆ ناوچەیەکی تر گرنگیەکەی جیاواز بووە ناوچەکانی باشووری عێراق بێهیوان لە ئەنجومەنی پارێزگاکان و بە زنجیرەیەکی بڕۆکراتی و گەندەڵی ئەزانن نامانەوێت ئەوانە دووبارە بکەینەوە هەروەها بایکۆتکردنی سەدرریەکانیش لەو ناوچانە کاریگەری خۆی هەبووە جگە لە هۆکاری ئەوەی بە شێوەیەشی گشتی شەقامی عێراقی و شەقامی کوردستانیش زۆر باوەڕی بە سیستەمی پارلەمانی نەماوە باوەڕی وایە کە ئەوەی بڕیاری گرنگە دەوڵەتی قوڵە نەک پەرلەمان نەک داو دەستگاکانی حکوومەت داو دەستگای سێبەر هەیە لەبەرەوە باوەڕێک لە لای بەشێکی زۆری خەڵکەیە کە ئەم سیستەمە خەو ئاواتەکانی ئەوان نایەنێتە دی ئەگەر بە پێوەرە دموکراسیەکان تەماشاکەین کە ڕێژەی لە ١40 بۆ کەواتە لە ١60 خەڵکی عێراق جارێوازە نازنامەینەتەوەی و ئاینی بێنین بایکۆتیان کردووە خۆ ئەمە خۆی جۆرێکە لە ئۆپۆزیسیۆنێکی ملی خۆ ئۆپۆزیسیۆن هەر ئۆپۆزیسیۆنێکی سیاسی حزبێک نییە ئەمە جۆرێکە لە معارەزەیەکی شعبی ئۆپۆزیسیۆنێکی ملی گەورە کە ڕخنەی هەیە لە کۆی سیستەمەکە بۆیە بەلایەوە گرنگ نییە بەس منەمێ سەرنجێک بەم ئەویژەوەی کە گومانم هەیە برایانی عەرەب و هەروەها برایانی تورکمان بە هەوڵی دانووسان و کاریگەری کەسایەتیەکان هەڵوێستی خۆیان گۆڕن لەبەر هۆیە هۆیەکە ئەوەیە کە لە کەرکووک مابەسە بەڵێ باسی کەرکووکەکەم باسی شوێنی تر ناکەم لەبەرەوەی کە پەیوەندی بە چارەنووسی کەرکووکەوە هەیە ئەم بابەتە بۆ بە بابەتێکی ئەخلاقی و سۆزداری چۆن ئێستا کەس لە ناو کووردا بوێری ئەوە ناکا بڵێ ئەگەر لە ناو دڵیشیا ئەو نیەتە هەبێ جورئەت ناکا بڵێ وەڵا با کەرکووک نهاتەوە سەر کوردستان وەکو ناپاشیەک تەماشاکرێ میلەتەکە نەفرەتی لێکە ئەمە بۆ عەرەبێکیش ڕاستە کە چارەنووسی کەرکووک ببەسێتەوە بە کوردستانەوە بە ناپاشی ئەژمارەکرێ بۆچی ئێستا برایانی تورکمان و برایانی عەرەب نزیک بوونەتەوە لە یەکتری تەنها یەک هۆیەیە کە چارەنووسی کەرکووک هەمویان ئەو دوو پێکاتەیە کۆکن لەسەرەوەی کە کەرکووک پارێزگایکی عێراقی و سەر بە حکومەتی فیدراڵە نابێتە سەر کوردستان ئەم خاڵە ئەوانی یەکخستووە بە قورسی ئەزانم کەس بوێری ئەوە بکە لە ناو ئەو پێکاتەیە دەستبرداری ئەمە بێ لە بەرامبەر ئەوەی بڵێ هاوپەیمانەتی لەگەڵ کورد دەکەم ئێوان ئەگەر 50 زایدەنیشیان پێبێ چۆن کەس بوێری ئەوواکە ئەم بربەستە بشکێنێ و بڕوا بچێ لەگەڵ کووردا ڕێبکەوێت هەمانشت بۆ کوردیش ڕاستە ئێمە 50 زایدەنیەکمان پێبێ چێ بوێری ئەووا کابڕوا لەگەڵ پێکاتەی تورکمان یا عەرەب
شەقامی کوردستانی بە ناپاک ئەژماریەکە بۆیە ئەم بابەتە تێکەڵاوی بابەتێکی مێژووی و ئەخلاقی بووە. ئێستا پارێزگارەکە ئەنی دابڕان یەکێتی و پارتیشە بەردەوامە یاخود پارێزگارەکە دەبێت لە یەکێتی بێ جارێ ئەمە ڕوون نییە وەکو باسم کرد ئێمە کورسی مامەڵە لەگەڵ بابەتەکەیەکە ئێستا یەکێتی نیشتیمانی پێنجی پێ پارتی دوی پێ ئەمە حوت بەم حوتە پارێزگار دانانڕێ ئەگەر یەکێتی و پارتی برایەکیش بن برایەکیش بن بێویستیمان بەنەوەیە ئەم بابەتە بابەتی ژمارەیە و ئەم لە 16 کەماوە ئەمە زۆر یەکلاکەرەوەیە بۆ چارەنووسی کەرکووک وەکو ململانەی نەتەوەی ئەگەر 50 زایدەنیەکت پێ نەبێن ناتوانانی لەوەش گرنگتر هێشتا ئێمە نازانین کە ئایا یەکێتی و پارتی بەیەکەوە بەشدارە بن لە دانانی پارێزگارێک چکە پێشتر ناخۆشی گەورە هەبوو لە نێوانیانەوە ناخۆشیەکان ماوە ئایا سیناڕۆی سێم ڕوونایە ئەمە شێشتاکە سیناڕۆی سێم ئەوەیە کە یەکێک لەلایەنەکان بوون منە پارتی دیموکرات لەگەڵ پێکاتەیەک لە پێکاتەکانی ترا هاوپەیمانێتی بکە بەرامبەر بەوەی کە ساڵێک یا 2 ساڵ پۆستی پارێزگار وەرگێ زۆر سیناڕۆی تر ماوە کە من هیوادارم ئەوانە ڕوونەیە کورد بە یەکگرتووی بێت و چاوەڕوانی ئەوەین کە ئەو لە 16 دەنگەی کە ماوە کورسی کورد لە حوتەوە بکا بەهەشت و بەهۆی کورسی کۆتای ئاشووریەکان نۆ کورسیمان هەبێ و ئەمە بێ بە دەرزێک بۆ هەموو لایەنە سیاسیەکان و هەروە بێ بە دەرزێک بۆ برایانی یەکگرتووی ئیسلامی کۆمەڵی دادگەری نەوەی نوێ ئەکرێ ئێمە ناکۆشی ئایدۆلۆژی حزبیمان هەبێ بەڵام با تێگەیشتنمان هەبێ باواز ئەگە یارمەتی من بێ ئەم قسەیەمان هیوادارم ئەمە کەناڵی پەیامە تۆ خوشت بەرنامەکەت خەڵکی جیاواز هێنی بە ئێمە لە هەڵی کەس خۆش نەبین یەکێتی و پارتی هەڵی زۆری کردووە و ئەوە تا ئێمە مانانیش ڕخنە ئەگرین و لەم کەناڵی تۆ شەو ڕۆژانە ڕخنە ئەگرێ و لەبەرەوە ئێوەش دڵتان فراوان بێ ینی ئەمە وەکو ئەوە سیر مەکەن بەڵکو وا سەیری بکەن ئەمە بە 6,000 دەنگەوە هیچ قازانجێ ناکەن دڵنیام یەکگرتو کۆمەڵ پارەیان خەرج کردووە توانای مرۆییان خەرج کردووە دەنگەکەش نەهاو واگەر ئەو دەنگە بچواتە توورەکەکەەوە ئەگەر یەکگرتو کۆمەڵیش نەبووە شانازیشی نیشتیمانی ئەبوو بۆ دووەم حیزبا بە جەماوەرەکان ئەوت بابە ئێمە چوین کردمان بە سەدەقەیەک وەکو هەڵوێستیشی نیشتیمانی بەسدارم ئەمڕخنەیە بۆ پرسیار لە پارتی ویکێتی نەکرێت کە یەکگرتو کۆمەڵ وەرە فەرمو بە فەرمو با نەچینە وەردەکاری ئەو لە ڕیزبەندەکەیە کە تەڵەن ڕیزبەندەکە و بەمێت تۆ بە 2000 دەنگەتەوە کورسێک بێنی ئەمەش ناچێتە بە 2000 دەنگ چۆن کورسێکە دێنێ یعنی ئەمە پێی ناڵێن ئەمە بەعکسەوە پێڵێن تۆ هاتووی ئەتەوێت بە 2000 دەنگ کە 10,000 دەنگیشی پێویستە کورسێک نایانێ ئەمامە پێ بەنەچینە ناوردەکاری ئێمە باسی ئەومان کرد ئەکرێ ئێمە میلەتێکین تۆزێ لە بینی خۆمانە خۆخۆرین بە یەکێتی بە پارتی بە هەمومان و هەرەمە شەوای کردو زۆر نەگەشتین بە نەتیجە ئەژینە ئێمە ئێستا بەس تۆزێک لە کەرکووک ئەما توانی لە دەرەوە ململانەکانمان ینی کورد ململانەکانی بردوتە هەموو گۆڕەپانەکانەوە تۆ تەماشا بکە ئێستا میلەتانی دنیا ململانە لەگەڵ یەکەکەن بەڵام کێتە شتە استراتیژیەکان لەگەڵ یەکا بەخشندان ئێمە کە لەگەڵ یەکان ناکۆچیەکەین ئیتر تا سەرێزخانێ بین شتێکت ماوەیە سپاس دەکەم کاک دکتۆر دواپرسیاریشم بۆ جەنابەت بە کورتی لە سەراستی ناوچە سونەکان حەلبوسی چۆن بوو لە سەراستی شیعەش ئەگەر خوێنەوەیەکمان بۆ بکەی بە کورتی بێ سپاس دەکەم واللهی حەزەکەم بەس زۆر بە خێرایی باسەوەش بکەم یعنی بەڕاستی ناکۆچی کورد خەتای تەڕەفی ئیسلامیەکان نییە خەتای نەوەی نوێ نییە لە ئەو ناکۆچەی لە کەرکووگە بەڕاستی تەڕەفی سەبەبی ڕئیسی پارتویەکێتیە ئەوانن یعنی بەڕاستی سەفی کوردی ماڵی کوردی لێکترازاوەکەن یعنی ئەگەر ئەوان صاحب مبادرەیەکی حەقیقی بووایەن بەڕەئی من کەرکووک وەزعی وای لێ ناهات دوای ئەمە تازەیە من حەز ناکەم بینەرانتان یان ئەعلامی کوردی تەرکیزکەنە سەر دەنگی نەوەی نوێ و مەشغەڵ ئیسلامیەکان ئەمە سەبەبێکی زۆرتانەوەیە سەبەبی ڕئیسی ئەوانن ئەو دوو حزبەن کە ناتوانن ماڵی کوردی وەکو لێ لەو لێکترازاوە ڕزگارکەن مامۆستا بەنسبەتی دەنگی سونە طبعا ئەمڕۆ وەکو جەنابتان ئاگادارن جەماعەتی حەلبوسی تەقەدوم لە بەغدایەکە من ئەمە زۆر کاریگەریە بێ و لە هەمان وە لە دیالەش دەنگێکی زۆر باشیانە خۆتەزانێت دیالە شارێکە زۆربەی سونەیە بەڵام پارێزگاری شیعەکان بە زۆر وەریان گردووە یعنی بەڵام لەم هەڵبژاردنە ئەگەری هەیە سونەکان بتوان لە دیالە
لە ئەمبار لە مووسڵش یعنی با بڵێن لەبەر ئەوەی جەماعەتی با بڵێن مقتەدا سەدر کە مقاتعی ئەو بایکۆتی ئەوەڵ بژاردنیان کردووە سنە تا ڕادەیەک با بڵێن حتا لە ئاستی حکووماتی با بڵێن مەحەلیان شارەوانیەکان سنە دەستکەوتێکی باشیان بوو لەم هەڵبژاردنە ئەتوانین بڵێن لەم هەڵبژاردنە دوو کەس براوەیە یەکێک لەوانە براون کە ئەوانش چوارچەوەی هەمانگین دەسەڵاتی خۆیان زیاترە چەسپێنن لە شارەکانی با بڵێن ناوەڕاست و جنوب هەرچەندە ئەو تێبینیەشەیە ئەمڕۆ من لە واشنگتن پۆست خوێندمەوە ئەڵێ بە گوێرەی مراقبە نێودەوڵەتەکان ڕاژەی ئەو کەسانەی دەنگیان داوە زۆر لە 41 کەمترن ئەو 41 تا ڕادەیەک دەستکاری کراوە وان نییە لە زۆربەی شارە شیعەکانی باشوور نەگەشتەتە سیش ئەوەش بەڵگەیەکە سوپاس دەکەم کاکتۆر بەرە و دوا ڕۆژێکی مەترسیدارە ڕوا سوپاس ئەبێ ئەو دەکەم. حەقیقەتش بزانین بەڵێ سپاس دەکەم بەڕێز کاک دکتۆر عوسمان عەلی لە هەولێرەوە هەروە کاک کاوڕێ تۆفیق لە سەعودی سپاسان دەکەم سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس باوکارانم خواتان